أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن، علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم، فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر، ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد، تلك حدود الله فلا تقربوها، تلك حدود الله فلا تقربوها، كذلك يبين الله
آياته للناس لعلهم يتقون. تبارك الرحمن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. سلام و رحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین لەگەڵ میوانێک لە میوانە تایبەتەکانی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان و وەرزی ئەمساڵمان دێنەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی جوانترین بەرنامە لەگەڵ یەکێک لە قورئان خوێنە نێودەوڵەتیەکان کە خەڵکی وڵاتی کوێیتە، هەروەها لەگەڵمان ئامادەیە بە سوتفەیەکی زۆر زۆر خۆش الحەمدولله لە وڵاتی قەتەر یەکمان بینی و داوەتمان کرد بۆ نێو بەرنامەکەمان، ئەویش بە خۆشحاڵیەوە داوەتەکەی قبول کردین. خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله. هیوادارین لە ساغ و سەلامەت بێ، ئێوەش بە هەمان شێوە سەرکەوتو ساغ و سەلامەت بن لە ئەڵڵا تەعالا پاڕێمەوە تاعات و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قبول بکە. اللهم تقبل منا صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا يا رب العالمين إنك نعم المولى ونعم المجيب. خوش ويستان وبرزان لقل الشيخ أحمد النفيس أمرو ميواني مالكان تانين بيكو بخيري هنين بوني برنامجك بخير بيسرسر وسرساومان زور خوش حاوبين بآمادة بوند. الله يرضى عنكم. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي خواي بخشندي مهربان. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایش بۆ خوای گەورە و سەڵاوات لەسەر گەورە و سەروەرمان بێت و لەسەر یار و یاوەران و ئال و ئەسحابی. خوایە گیانە و زانستەمان فێر بکەیت کە تێمانەگەێنیت و سوود لەوەش ببینین کە فێرت کردوین و زانست و کردەوەمان زیاد بکەیت و تۆ زانا و دانایت. ئەی فێرکاری حەزرەتی ئادەم فێرمان بکە و ئەی تێگەێنەری حەزرەتی سولەیمان تێمان بگەێنە و ئەی ئەوەی کە دانایت بەخشی بە لوقمان دانامان بکە. أنا سعيد جدا بهذه المقابلة، وهذا أول ظهور لي في قناة كردية. ما شاء الله. نعم، وأول مرة أتقابل. زۆر خۆشحاڵم بۆ ئەم چاوپێکەوتنە کە بۆ یەکەم جاریشە لە کەناڵێکی کوردیەوە دەرەکەوم و یەکەم جار لەگەڵ براکانم لە کوردستان بە یەکەگەین و بەو جلو بەرگە تایبەتەوە بەو شێوازە گەرمەوە بەو وتە شیرینانەوە لەم ڕۆژە پیرۆزە و مبارەکەەوە بەویستی خوا ڕۆژێک سەردانتانەکەم. زۆر سپاس، خدا بتان پارێزێت. شێخ ئەحمەد ئەگەر پێناسێکی کورتی خۆتمان بۆ بکەی، شێخ ئەحمەد کێیە، لەکوێ لەدایک بووە، خەڵکی چ وڵاتێکە، لە شارێک ئەژی و ئەوە مینیسیڤیەکمان پێشکەش بکەی سپاسە دەکەین. أخوكم أحمد. براتان ئەحمەد کوڕی عەبدولعەزیز کوڕی عەلی کوڕی محەممەد کوڕی عەلی نوفەیس لە کۆیتی خۆشەویستەوە هاتووم و داواکارم خوای گەورە خێر و بەرەکەت و فەیزی بڕژێنێت بەسەر کۆیت و بەسەر هەموو وڵاتانی ئیسلامی بەویستی خۆی. ولدت في 8/2/91 لە هەشتی 2009 لە کۆیت لەدایک بووم و هاوسەرگیریم کردووە و خاوەنی 4 منداڵم. خوای گەورە ساڵحیان بکات. بە ناوەکانی عەبدولعەزیز و نور و یوسف و ئەمەل و خوابیان کات بە سۆمای چاوەکانم و پیانەوە سەربەرز و شادومان ببم و خوای گەورە ئەوانی من و ئێوەش سەلامەت بکات. درست في الجامعة الإسلامية بالمدينة المنورة وتخرجت من هناك. من لە زانکۆی ئیسلامی لە مەدینەی منەوەرە خوێندومە و لەوێش بڕوانە من بەدەستێناوە و لەسەر دەستی کۆمەڵێک مامۆستای بەتواناوانم خوێندووە، بە تایبەتی زانای زۆر بەتوانای ئیبراهیم ئەخزەر و دکتۆر عەبدوڵڵا جاروڵڵا و شێخ تارەقی شام موقبیل لە یەمەن و دکتۆر محەممەد عەجمی و کۆمەڵێک کەسی تری بەتوانە لە مەدینەی منەوەرە و لە کۆیتیش. مۆڵەتی قیرائەتی عاسمم هەیە بە ڕیوایەتی حەفس و شوعبە. خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە. ئێمە دووبارە سپاسی جەناب دەکەین کە لەگەڵمان ئامادە بووی. شێخ ئەحمەد لە ئەوەی کە ئێمە لە سۆشیال میدیاوە ئەیبینین زیاتر تابعێکی تایبەت بە خۆتت هەیە لە قورئان خوێندن و لە پێشنوێژی و لە بابەتی مەقامات. زیاتر حەزت لێ بووە تەقلیدی کەسێک بکەیتەوە یان سەوتی کەسێکت بەلاوە خۆش بێ لە قوڕائی عوامی نێودەوڵەتی؟ أولا حبيبي قضية هل أنا
یەکەم جار مەبەستت ئەوەیە کە ئایا من تەقلیدی کەسێکی دیاریکراوەکەمەوە یان پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەین چۆن ئەحمەد نوفەیس توانی ڕێزکێکی تایبەت بگرێت بەخۆی بەهۆی زۆر گوێگرتن لە قورئان خوێنەکان و ئەمەش بەنیسبەت منەوە خاڵێکی زۆر گرنگە و من گوێ لە محەممەد سەدیق مەنشاوی ئەگرم هەروەها حوسەری و مستەفا ئیسماعیل و عەبدولباست و لاهۆنی و لەیسی و محەممەد ئەیوب لە هاوچەرخەکان و تۆفیق سائیغ و سەعەد غامدی بەمانە هەموو سامانێکی زۆری بیستنت هەیە و تۆ لە هەموو ئەمانە شتێکی تایبەت وەرەگریت و بەمەژ ڕێبازی تایبەتیت بۆ دروستە بێت لە قورئان خوێندن و مەقامێکی تایبەت و خوێندنەوەیکی تایبەتت بۆ دروستە بێت. فتتكون لديك قراءة خاصة. لە سەرەتادا وازانی کە مستەفا ئیسماعیلیت و لە ناوەڕاستدا وازانی مەنشاویت و وە دواتر حوسەریت لە کۆتاییدا بەمەشق تێکەڵەیەکی زۆر جوانت بۆ دروستە بێت و ئەمەشە بێتە ڕێبازێکی تایبەت کە لە هیتر ناچێت و ئەگەر زۆر گوێ لە قورئان خوێنە جۆرا جۆرەکان بگریت سامانێکی گەورەت گوێ لێ دەبێت. تتكون له ثروة سمعية كبيرة. هل أحمد يحاول أن يقلد شخصا ما؟ نعم. ئایا ئەحمەد نوفەیس ئەوێ تەقلیدی کەسێکی تایبەت بکاتەوە؟ بەڵێ ئەمەوێ لە قورئان خوێنە بەتواناکان گوێ بگرم و بە تایبەتیش لاساییەکیان بکەمەوە و بەڵام نامەوێت ڕێبازی ئەو بگرمە بەر. بەڵام لەم شاخە کەڵەکە بۆی قورئان خوێندن ئەمەوێ سوود وەربگرم نەک لەم تازانە بەڵکو لە قورئان خوێنە کۆنەکان ئەوانەی زۆر بەتوانا و کاریگەر بوون و هەموو خەڵک شایەتی جوانی و توانای باشیان بۆ ئەدات و ئەبینم و ئەشمەوێت کە ئەوە بە گەنجەکان بڵێم هەر کەس ئەوێت گوێ بگرێت ئەوە تەقلیدکردنەوە دەرگای داهێنانە و سەرەتا تەقلیدی یەک کەس بکەرەوە و دواتر بیکە بە چەند کەسێک و پاشان ڕێچکەی تایبەت بەخۆت بگرە و خەزنەیەکی گەورەت دەست دەکەوێت. النغمية الجميلة. کۆمەڵێک بانگی جیاواز هەیە شێخ ئەحمەد بانگێکی تایبەت هەیە بە خۆی حەسکە ئەو بانگە بفەرمێ بۆ نمونە ئێمە بانگی جیاوازی وڵاتی سعودیەمان هەیە تورکیمان هەیە عێراقیمان هەیە بۆ نمونە میسریمان هەیە شێخ ئەحمەد تا چەند شارەزایی لەم بانگانە هەیە و ئەوێ بە چ بانگێک یان خۆی بانگێکی تایبەتی هەیە پێشکەشمانیکە؟ طبعا نحن في الكويت الطابع السائد عندنا بەڵێ ئێمە لە کوێیت بە دوو مەقام بانگە دەین بە شێوەیەکی زۆر کاریگەر کە مەقامی کورد و مەقامی نەهاوەندە و ئەو مەقامەی کە بە تایبەتی من بانگی پێدەدەم بریتێ لە مەقامی کورد و لە چەند ڕادیۆیەکی جۆرا و جۆر لە کوێیت بەکار دێت سپاس بۆ خوا. أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله. هذا النمط اللي هو يعني بەم شێوەیە لە کوێیت خۆشەویستە و ئەم بانگەش تایبەتە بە خۆم. ئەوەیان چۆنە؟ مەقامی نەهاوەند تایبەت بۆ بانگی بەیانی زۆر جوانە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا یعنی هەست بە نەرمی و لە سەرخۆیی یەکەیت و ئەمەش گونجاوە بۆ نوێژی بەیانی و کە ئەم هەستە ناسکە بیستیت وات لێکا بڕۆی بۆ مزگەوت بۆ نوێژی بەیانی. ئەحسەن طبعا شێخ ئەحمەد خۆی پێشنوێژ و وتارخوێنیش بووە ئەوەمان زانیوە ئێستا لە چ مزگەوتێک پێشنوێژیەکەی؟ الصلاة أنا إمام في الجامع الدولة الكبير. من ئێستا لە مزگەوتە گەورەکەی کوێیت ئیمامم کە مزگەوتی سەرەکی کوێیتە و پێی ناسراوە.
تەنیا لە مانگی ڕەمەزاندا لەوێم ئەگینا کاتەکانی تر لە مزگەوتی یاقوتم کە ئەمیش مزگەوتێکی گەورەیە و چەندین کۆڕ و کۆبوونەوە و فیستیڤاڵی تێدا دەکرێت و وانەی تێدا خوێندرێت لەوێ 5 فەرزەکە نوێژەکەم لە برەوەی نزیکە لە ماڵی خۆم کە ئەمەش فەزلی خوددایە و سوپاس بۆ خوا. الحەمدولله. کەواتە ئێمە لەگەڵ بینەرانی بەڕێز و خۆشەویستی خۆمان ئەچین بۆ ناوبڕێک لەو ناوبڕەدا پێشنێژیەکی جەنابەت پیشانی بینەرانی بەڕێز و خۆشەویستە دەین لە دوای ئەو ناوبڕە دێنەوە خزمەتی گەشت کە هەمیشە ابتیسامەیەکەیە لە نێوەکان. الله يحسن إليك يا حبيبي من طيبك. شيخ أحمد هەستەکەین حەزت بۆ بابەتی ئینشادیش هەیە لە بابەتی ئینشادیش دەستێکی باڵات هەیە یعنی بۆ نمونە كاتك علي إني ذكرتك فأخضرت بساتيني وأشرق النور وازدان الدواوي أنت الحبيب الذي في الروح مسكنه وأنت حياة في شراييني. يعني أنت حياة في شراييني يا حبيبي يا بعد يلا زۆر باشە. بابەتی ئینشاد حەزو خولیای خۆت بووە یان هەر لە منداڵیەوە لەگەڵت بووە ئەوە چۆنی ئەگەر پێمانی بڵێ. شيخ محمود يجب أن تصل هذه المعلومة إلى المشاهدين. كاغ محمود بأموتي بقات ببينراني بريس قرآن سركي وبنراتية داوا لگەنجانەکەم کە سەرەتایانە و دەنگیان خۆشە با خێرا سەرەتا نەچن سرود بڵێن بەڵکو بێن قورئان بخوێنن مەگەر ڕایەڵەیەکی بەهێزی هەبێت لەگەڵ قورئاندا. قورئان ئەسڵە چونکە لەگەڵ کتێبی خوددا ئەژیت و قورئان دەخوێنی و لەبەر یەکەیت و پێیدا چیتەوە لەگەڵ کەسێک. بەڵام هەندێک کاتت هەیەوە تەوێت چێژی لێ ببینی و سوودی لێ ببینی وەکو سەڵاواتدان یاخود و شەی جوانی شاعیرێکی باش بەڵام ئەوی تر شتێکی باش نییە. مرۆڤ وا باشترە زیاتر بە قورئانەوە سەرقاڵ بێت واتە ئەسڵ وا باشترە زیاتر سەرقاڵی قورئان خوێندن ببی. کاک محمود هەمیشە من مەدحی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەم. ئەوە جوانترە ئەوە باشترە ستایشی خوای گەورە و مەدحی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ نمونە هموم الحياة جبال ثقال ولكن بذكرك همي يزول فعند الحديث عن المصطفى لساني وثغري صفي جميل لساني وثغري صفي جميل إذا اسود وجهي بليل الذنوب فعند اتباعك طرفي كحيل وإن خار جسمي بدنيا السراب وأحسست أني أريد الرحيل وأحسست أني أريد الرحيل تصبرت أن بصدق المتاب سننسى جراحا برؤيا الرسول سننسى جراحا برؤيا الرسول. الله الله الله. جاربا پرسیاری جنابی باوکت بکەم صحتی باشە الحەمدولله. ئێمە لە چەند کورتە ڤیدیۆیەک بینیمانە زۆر ڕەفیقی لەگەڵ باوکی خۆت. ئەمە ئەم ڕەفاقەتە بۆ خۆت و بۆ کەسوکارەکەشت هەروایە برا و خوشەکانی تر ئەوانە یان تەنها بۆ تۆ وایە چونکە خوا فەزلی قورئانی پێبەخشیوی باوکە زیاتر خۆشیەوەی لەوانی تر. طيب أول شيء سەرەتا داوا لە خوددا ئەکەم کە کارەکانمان بڕژێنێتە تەرازووی دایک و باوکمانەوە و هەر کەسێکیش گوێی لێمانە خوددا دایک و باوکیان بپارێزێت و ئەوانش کە دایک و باوکیان مردووە خوالیان خۆش بێت و لە فردەوسی بەرین کویان بکاتەوە. ئەی لاوان و گەنجان نهێنی سەرکەوتن بریتیە لە چاکەکردن لەگەڵ دایک و باوک و هەرچی نەرمونیانی هەیە با لەگەڵ دایک و باوکمان بەکاری بێنین. ورحابة الصدر والخدمة لهم واخفض لهما جناح الذل من الرحمة
وقل رب ارحمهما كما ربياني صغيرا، رب ارحمهما كما ربياني صغيرا. شوف والله لن يعرف الإنسان قدر والديه سیرکە هەرگیز مرۆڤ قەدری دایک و باوک نازانێت تا یەکێکیان لە دەست نەدات و هەست بە ئازارێکی زۆرەکات ئەڵێ خۆزگەوان بکردایە و بمخستایە سەرسەرم و زیاتر ڕێزم بگرتایە. هەرچەندە چاکە لەگەڵ دایک و باوکت بکەی تۆ هەرکەم تەرخەمی، چونکە ئەو فەزلە خوای گەورە پێی بەخشیون و قورئان وا لە مرۆڤەکات ئەم هەستەی هەبێت. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. نسأل الله عز وجل بأسماء الحسنى وصفاته العلى أن يرزقنا بر والدين. الله يحسن إليك ويرحم هذه الدموع الطاهرة إن شاء الله. الله يحسن إليكم يا شيخ محمود. الحمد لله. زۆر باشە. با من پرسیارێکی تر لە جەنابەت بکەم، ئەوی ژەوەیە لەگەڵ قوڕائی ئێستای عالەمە تەواصلت هەیە، بۆ نمونە دەچی بۆ شوێنان قاریئەکان دەبینی هەستت چۆنە و ئەو قاریئانەی کە دێنە خزمەتی جەنابیشت هەستیان چۆنەکە جەنابە دەبینن. نعم أنا حبيبي حريص جدا. بەڵێ برای خۆشەویستم، من هەمیشە سوورم لەسەر ئەوە کە حەز ئەەکەم قورئان خوێنەکانی تر ببین و بە یەکۆ گفتوگۆ بکەین. هیوادارم کە ببێتە سوود بۆ ئومەتی ئیسلام و مسلمانان و گفتوگۆ سەبارەت بە قورئان ئەبێتە هۆی چاکە و بەهێزبوونی ورە و هۆگری و خۆشەویستی لە نێوانیان. من ئەگەر گەشت بکەم هەر گەنجێک ببینم سوورم لەسەرەوەی سەردانی بکەم و بڕۆم بۆ لای. ئەگەر لەناو کۆیت بێت یان ئەگەر هات بۆ ئێرە حەز ئەەکەم خزمەتی بکەم بیخەمە سەرچاو و سەرسەرم. لأن النبي صلى الله عليه وآله وسلم لبروي پیغمبر صلى الله عليه وسلم دفرمت هر کسی تنیا لبرخوا سردانی برایکی بکات او لبهشت دایو ام جور کارانه وات لی اکات که دلخوش بید بو کسی خزمتی قرآن اکات بوی ریزی لیدنید. سپاس بخوا پیوندیم لگل زورینه قرآن خوینکان هیو پیوندی کم باش و گرم و گره. أنت طيب حبيبي الله يسعدكم. هذا السبب. الله يسعدكم شيخ. زۆر باشە، ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین. پێمان خۆشە دوپەیامی جەنابەت هەم بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ بینەرانی خۆشەویست بۆ خەڵکی کوردستان شارەکانی کوردستان پەیامی شێخ ئەحمەد چییە و چۆن پەیامی خۆ دەگەیەنی بە کوردستانی عێراق؟ أولا أنا في هذا المنبر الكريم أعبر یەکەم شت لەم مینبەرە پیرۆزەوە خۆشحاڵی خۆم دەرەبڕم بۆ گەلی کورد و خوش ئاگای لێ کە هەمیشە گوێ لە قورئان خوێنە کوردەکانە گرم و هەمیشە وتومە کە گەروە کوردیەکان نمونەیان نییە و ماشەڵڵایان لێبێت. ئەوەش نمونەیەک ئێستا لە بەردەمم ئامادەیە کە کاک مەحموود دەنگێکی خۆشی هەیە و پێشکەشکاری بەرنامەیە و هەروەها یوسف عوسمان کوردی و ڕەعد کوردی و چەندین لا و گەنجی تری داهێنەر لە ناو کوردەکان هەیە، خوا لێیان وەربگرێت و بەرەکەتیان تێبخات. پەیامێکم هەیە بۆ هەموو برا و خوشکانم لە گەلی کورد ئەوە بۆ هەموو جیهانیش. ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین و مانگی ڕەمەزانیش دڵێکی پاک و بێگەردی ئەوێت، بۆیە ئەو دڵە پاک بکەن و پاڵفتەی بکەن، دووری بخەنەوە لە حەسوودی و غەش و ئەو نەخۆشیانەی کە دڵ دەیگرێت. پێویستمان بەوەیە دڵەکان خاوێن بکەینەوە. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. نحتاج پێویستمان بەوەیە دڵەکان خاوێن بکەینەوە. ئێمە لە ڕەمەزان داین با تەوبە بکەین و بە دڵێکی شکا و تەواضوع داوای لێ خۆشبوون بکەین و لەو گوناهانەی کە ئەیزانین و ئەوانش کە نایزانین و هەروەها دڵمان پاک بکەینەوە سەبارەت بەو کەسانەی کە زوڵمیان لێ کردوین هەرچەندە مافی ئێمەشیان پێشێل کردبێت. ئێمە لەم مانگەدا پێویستمان بەوەیە دڵەکانمان لە هەموو خەوشێک پاک بکەینەوە، لێبوردەبین بەرامبەر هەموو کەس. إخوانا على سرر متقابلين. لە کۆتایی بەرنامەکە من لێرەوە سوپاس و پێزانینی خۆم دەرەبڕم بۆ
هاوکارانم و بۆ ئێوە بینەر و بیسەر و خۆشەویستی ئەم بەرنامەیە تا ئەڵلقەیەکی تری بەرنامەکەمان بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەستەودیعکم الله الذي لا تضيع ودائعه. سپاس بۆ ئێوە دووبارە بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن شێخ ئەحمەد نوفەیسەوە کۆتایی باڵقەیەم زارەی بەرنامەکەمان هێنین. السلام عليكم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد آتينا داود منا فضلا يا جبال أوبي معه والطير وألنا له الحديد أن اعمل سابغات وقدر في السرد واعملوا صالحا إني بما تعملون بصير. ولسليمان الريح غدوها شهر ورواحها شهر وأسلنا له عين القطر ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه ومن يزغ منهم عن أمرنا نذقه من عذاب السعير. يعملون له ما يشاء من محاريب وتماثيل وجفان كالجواب وقدور الراسيات. اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور. فلما قضينا عليه الموت ما دلهم على موته إلا دابة الأرض تأكل من سأته فلما خر تبينت الجن أن لو كانوا يعلمون الغيب ما لبثوا في العذاب المهين.